لە درێژەی کار و چاڵەشەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە شاری هەولێر بڕی 12 میلیۆن دینار بەسەر 90 لە نەخۆشانی شێرپەنجە و 30 لە نابینایان و هەژاراندا دابەشکرا. نەخۆشانی شێرپەنجە و نابینایانیش دەڵێن گەر دەستگایەکی خێرخوازی وەک دەستگای بەخشین نەبێت ئەوە ئێمە ناتوانین ژیانێکی ئاسایی بەڕێ بکەین. سەرەتا دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم، دەستخۆشی لە دەستگای بەخشینیش دەکەم و دەستخۆشی لە تەواوی ئەو برایانە دەکەم وە کاگەڕەکانیش کە وەکو سەرۆشی بەشی نابینیان لە دەستگای بەخشین. تەڵەن نابینا و کەمەندە مخام پێدەستێت پێداویستی زۆری هەیە لایانی کەم لە ڕووی هاتوچۆوە، لە ڕووی لایانی مادیەوە، لە ڕووی پێداویستە سەرەتایەکانەوە، بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ شتێکمان لەوە نەکرا برێنەوەی کەەوە جێگای باسکردن بیتن. ئەگەر ئەم دەستگای خێرخوازیانە نەبیت بە تایبەتی دەستگای بەخشین کە ئەمن لە ساڵی 2016ەوە کۆنتاکم لەگەڵیان هەیە و هەموو ساڵێک کەم ئەندامان بە تایبەتی نابینایانیان نائومێد نەکردی و بێبەش نەکردووە و هەموو ساڵێک ئاوڕیان لە چین و توێژە هەموو چین و توێژەکان دێتەوە بە نابینایان و بە کەمەندامان و نەخۆشەکان و بە هەمویان بەسەرکردنەوە بەس بە تایبەتی کەمەندامان بەڕاستی من داوی لە هەموو خێرخوازان دەکەم جێگای دەستخۆشیان لێ دەکەم کە هەمویان دەستی یارمەتیان لە بۆ دەستگای بەخشین درێژ بکەن بۆ دەستگای بەخشین بێنن ئەو زەکات و ئەو خێر و سەدەقەیە کە هەیتیان. دەستگای بەخشین وەکو دیارە لە ماوەی ڕابردوودا خزمەتی باش و چاچی بە کۆمەڵگای کوردی کردێ، خزمەتی باش و چاچی بە خەڵکی نەخۆش و لێ قەوما و هەژار کردێ بە کەم ئەندامان و بە زۆرێک لەو سینانە کردێ بەڕاستی. جا ئەو ڕۆکەش بەڕاستی کە ئێمە ساڵانێک بوو دەستگای بەخشینمان لە دوورەوە یعنی دەناسی، بەڵام ئەو ڕۆکە بە هاوکاری خۆشەویستان یعنی توانیمان بەشداری لە کار و چالاکیەکانیان بکەین و لە نزیکەوە ئاگاداری کار و چالاکی جوانەکانیان بین و ئاگاداری ئەو کارە جوان و گەورەیان بین کە بەڕاستی لە چەند ساڵی ڕابردوو پەیڕەویان کرد و پێشکەشیان کردێ. بەڕێوەبەری نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین ئاماژە بەوە دەکات لەم چەند ڕۆژەی مانگی پیرۆزی ڕەمەزان کەماوە ئامانجمانە بۆ جەژن جلوبەرێک بۆ 500 لە منداڵانی بێباوک ئامادە بکەین. لە درێژەی کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ ئێمە وەکو نووسینگەی هەولێر پرۆژەیەکی ترمان ئەنجام دەکات هاوکاریکردنی نەخۆشانی شێرپەنجە و بەشێک لە نابینایان و نەخۆشانی درێژخایەنەکە 90 نەخۆشی شێرپەنجەیە و 30 لە نابینایان و نەخۆشانی درێژخایەنەکە بۆ هەریەکێک لەوانە ئێمە 100,000 دینارمان دابین کردووە بەسەریاندا دابش دەکەین کە بڕی 12 میلیۆن دینارە ئەمڕۆ لەم پرۆژەدا دابەشی دەکەین. ئێمە لە هەرسی ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەر ڕۆژەی پرۆژێک ئەنجام دەدەین، هەر ڕۆژەی لە شارێک پرۆژێک جێبەجێ دەکرێت. دیارەوە لە شاری هەولێر پێنجەمین پرۆژەیەکە ئەنجامی دەدەین کە لە ڕۆژانی ڕابردوو ئێمە سەبەتی خۆراک نزیکەی 950 سەبەتە لە نووسینگەی هەولێر دابشکرا و هاوکاریکردنی نەخۆشانی درێژخایەن کە نزیکەی 100 کەسمان لەوانە هاوکاری کرد و هاوکاریکردنی نەخۆشانی غەستی گورچیلە بە 2 قۆناغ کە نزیکەی 140 کەسمان لەوان هاوکاری کرد کە دیار بۆ هەر یەکێک لەمانە بڕی 200,000 دینارمان لەلایەن خێرخوازانەوە دابین کرد و بەسەریاندا دابشمان کرد. ئەم پرۆژە ئەو ڕۆژ کە نزیکەی 5ەم پرۆژەیە لە نووسینگەی هەولێر جێبەجێ دەکرێت و ئومێد دەکەن ئینشاءالله لە ڕۆژانی داهاتوو بە هاوکاری و هیمەتی خێرخوازان پرۆژەکانی تریش جێبەجێ بکرێت کە هاوکاریکردنی هەژار و کەم دەرامەتەکانە و هاوکاریکردنی زیاتر لە 300 منداڵی بێباوکە. دەستگای خێرخوازی بەخشین تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە هەولێر نزیک بە 1000 سەبەتە خۆراکی بەسەر هەژار و کەم دەرامەتاندا دابەش کردووە و هاوکاری 200 لە نەخۆشانی غەسلی گورچیلە و خانەوادەی هەژاران کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.